خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان نێبێت لەگەڵ هاوکارانم بەیەکەوە شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. خوێنێکی زۆر ژاو بۆ کوردایەتی، کۆمەڵێک سەرکردە لە مێژوودا تەنها لەبەر کوردبوون چوونە بەردەم پەتی سێدارە و مردنیان قبول کرد، بەڵام سەردانەواندنیان بۆ دوژمنان قبول نەکرد. هەموو میلەتێک، هەموو گەلێک، هەموو بناغەی دروستبوونی دەوڵەتێک بریتیە لەوەی کە خۆت بنەماکانی گەل و نیشتیمانەکەت بپارێزی. ئەوەی لە ئێستادا لارێمی کوردستان و بەگشتی لە ناو پرۆسەی کوردایەتیدا دەگوزەرێ زۆر شتیش نامۆ و زۆر شتی شۆکهێنەرە، بە جۆرێکە زۆرێک لە شتەکان ڕامان ناسڵەچێنێت، زۆرێک لە شتەکان تەنانەت ئەگەر دوژمنانیش بیان کردایە پێشووتر بەعز بەو هەموو هێز و قووەتەی خۆیەوە، بەڵام گەنجانی ئەوێ ڕۆژێ ڕوبەڕووی بوونەوە بە کەمترین ئیمکانیەت تا دوجار چارەنووسی بەوە گەیشت کە هەمووتان نەزانن مێژووی گەلی کورد پڕیەتی لە هەوراز و نشێ و چ لە ڕۆژاوا بێ چ لە باکوور بێ لە باشوور بێ لە ڕۆژهەڵات. بەڵام ئێستا دۆخێک دروست بووە کە کورد خۆی ئەوێ ناوچەیە کوێرام کا بەدەستی خۆی. دوێنێ هەواڵێکی ناخۆش درێژەی بە هەواڵە ناخۆشەکانی پرۆسی کوردایەتیدا، ئەویش لە بەناو دادگایەک بڕیاری تونند بەرامبەر سەلاحەدین دەمیرتاش و ئەحمەد تورکدرا. ئەم دوانە هەردووچیان دوو کەسایەتی کوردن، ئەگەرچی سەلاحەدین دەمیرتاش لە چوارچێوەی باوەڕبوون بە مافی گەلانی دیکە بۆ هەمووان تێدەکۆشا و لە ناویشیادا کورد، بەڵام ساڵانێکی زۆرە لە کونجی زیندانی کراوە. ئەحمەد تورک ساڵانێکە لە تورکیا و لە باکووری کوردستان خەبات دەکات، بەڵام ئەویش تەنها لەبەرەوەی ڕەزامەندی میلەتەکەی هەیە و خەڵکەکەی هەیە 10 ساڵ زیاتر زیندانی بۆ دیاری دەکرێت. ئەم هەواڵانە لای کەمێک نەبێت ڕاگوزەر تێپەڕن لە کاتێکدا ئەمانە نەواتی میلەتێکن. لەوە شۆکتر ئەمڕۆ ڕۆژنامەیەکی کوردی بە زمانی کوردی لە هەرێمی کوردستان، هی پارتێکی دیاری کوردستان کە ڕۆژنامەیەکی فەرمی پارتیە، باز لەواکە کە پارتی کرێکارانی کوردستان کە ئەویش هێزێکی کوردیە لە سنووری سلێمانی خەڵک ڕائەهێنێ بۆ ئەوەی کە ئامادەیان کا و دواتر بیان باتە قەندیل. ئەمە لە کاتێکدایە هەموو ڕۆژێ چ سەرۆکی تورکیا بێت، چ وەزیری بەرگری بێت، چ وەزیری دەرەوە بێت، هەڕەشە لە سلێمانیەکە. ئەرێ ئێمە دەپرسی کوردایەتی لەکوێی ئەم یاریانەدایە، کوردستانی بوون لەکوێی ئەم یاریانەدایە. ئەمە بابەتێکی حزبی نییە، ئەم هاوارەی منیش هاوارێکی کوردایەتیە، پێشەکەم پێشەکێکی کوردایەتیە. ئەگەر دوێنێ بە موشک هەولێر بردومان کرا هەمومان جەرگمان ژانەکرد، ئەگەر وڵاتێکی وەک تورکیا کە ڕۆژانە درۆنەکانی چاودێری خەڵکی ئاسایی هەرێمی کوردستانی شەکەن، ڕۆژنامەیەکی کوردی بەدەستی خۆی بیهێنێتە ناو ماڵی خۆی بڵێ فەرمە وەرە لە سلێمانی بردومان بکە، ئەرێگەلەوە چێ سوود لەمە ئەبینێ؟ ئەگەر مناڵێکی کورد بریندار بێ، ئەگەر گەنجێک شەهید بێ خوانەکردا، ئەگەر بینایەک تێکچێت، ئەگەر وەکو خۆیان هەڕەشە ئەکەن لە شوێنە جیاجیاکان، ئەرێ چێ سوود لەوە ئەبینێ؟ ئەگەر سلێمانی وێران بێت تۆ بڵێ ئەو ڕۆژنامەیە و ئەو ئەقڵیەتەی لە پشتی ئەو ڕۆژنامەیەوە هەیە چی دەست بکەوێت؟ ئەمانە پرسیارێکن، بەڵام بۆچی کەسمان ڕامان ناسڵەچێن؟ ئەمە تایتڵ و ناوڕۆکی بەرنامەکە و درێژە پێدەری بەرنامەکەمانە بێ بە میوانداری هەرێک لە بەڕێزان محەممەد نەسرەدین سوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕان لە کەرکووکەوە لەگەڵمانە بێ. هەروەها بەڕێز سوپاس بۆ بەڕێز محەممەد نەسرەدین، هەروەها بەڕێز شێرزاد شێخانی چاودێری سیاسی لە هەولێری پایتەختی کوردستانەوە لەگەڵمانە بێ. سەرەتا ئەسمە لای کاک شێرزاد. کاک شێرزاد، هەموو ئەوەی لە پێشەکە وتم ئەگەر دەنگم گەیشت بێتە لای بەڕێستان، هەر بەڕاستی یعنی ئەگەر من بۆ چوونم لەگەڵ دەم پارتی نەبێت یان لەگەڵ ڕۆژ ئاوا نەبێت، سەرکردەیەکیان خوانە کردە شەهید بێت، سەرکردەیەکیان بخرێتە زیندانەوە، کوردایەتی ئێمە لەکوێیە جێگەی ئەبێتەوە یان لەکوێ زەهنیەتی ئێمەیان جێگەی ئەبێتەوە؟ سڵاو لە جەنابەت لە بینەرانی خۆشەویست
زۆر سپاس بۆ میوانداریەکەتان سپاس بۆ جەناب. لەم بەرنامەیەدا. ئازیزم، کوردستانی ئەوەی کە لە پێشەشیدا جنابت باست کرد، هەڵوێستی کوردایەتی و کوردستانی بوون تەنها لە لای من و تۆ هەیە، لە لای خەڵکی کوردستان هەیە، بەڵام لە لای پارتیدا تەنها مەوزوعەکە حزبایەتیە. لە حزبایەتیەکەشدا ئێمە بە سەراحەت پێت بڵێم و بەبێ ئەوەی هیچ شەرمیش لە قسەکانی خۆم بکەم، پارتی یەکێتی بە گەورەترین دوژمنی خۆی دەزانێت. ئەوە تاریخێکە دوور و درێژە هەموومان بینیمان، یعنی ئەو دوژایەتیە و دوژمنایەتەیە کە پارتی بۆ یەکێتی دەکا بۆ دوژمنەکان و داگیرکەرەکانی کوردستانیش ناکات. لەبەرەوە بەلای منەوە شتێکی ینی چاوەڕوان کراو بوو کە پارتی هەموو جەهدێکی خۆی سرف بکە بۆ ئەوەی یەشێتی زعیف بکە، بۆ ئەوەی ئەگەر بتوانێت لە ناویشی بە، چونکە یەکێتی لەوەتەی دروستبوونیەوە تاکۆ ئەمڕۆژ کۆسپێک بووە، ڕێگرێک بووە لە بەردەم بە دیکتاتۆریەتکردنی دەسەڵاتی کوردستان. بۆیە پارتیش هەرخۆی حەزی لەو دیکتاتۆریەتە و خۆ سەپاندنە، بۆیە هەرچی وەسیلەیەک هەبێ بەکاری دێنێ بۆ ئەوەی لە دژی یەکێتی بەکاری بێنێ. پرسیارە گەورەکە لێرە ئەوەیە، ئایا پارتی کە لە زمان حاڵی خۆیدا لە جەریدەیەشی زمان حاڵی خۆیدا تەحریزی تورکیا دەکا بۆ ئەوەی هێرش بکاتە سلێمانی یاخود هەر نەبێ تۆبارێن بکە یاخود بۆمبارانی بکە، ئەوە دەسێتە خانەی چ کوردایەتێک و چ کوردستانیەک. پارتی هیچ کاتێک حساب بۆ کورد و بۆ کوردستان ناکات، زیاترەوەی حساب بۆ بەرژەوەندی خۆیەکات. لەبەرەوە بەلامەوە مفازێ نییە کاک زانەژیان، پارتی لە سیوێشی پێش حەرەزمی کەوت و هاتە و لێری داگیر کرد، لە 1970 بابە فڕۆکەی تورکیای هێنایە سەریێژێتی. ئێستا زۆر بە ئاسایی دەبینم ئەگەر بەیانی پێشڕەوی بکە ببێتە کەوا سووری جێکی تورکی بۆ ئەوی سلێمانیش داگیر بکە. پارتی سلێمانی و هەڵەبجا زۆری سەوز بە هەرێمی کوردستان نازانێت کاکە، لەبەرەوە هەرچیەکی دەدەست بێ خۆ ئێمە دەیان و سەدان هەڵوێستمان بینیوە لە پارتی و لە حکوومەتەکەی کە لە دژی سلێمانی و خەڵکەکەی و لە دژی یەکێتیژەکە. بۆیە مەسەلەیەکی تەبیعیە بینم کە پارتی لە زمان حاڵەکە خۆی دەخۆ ئەوان هەزار جۆرە هاوکاری ئیستخباری لەگەر جێشی تورکی دەکەن لە دووهۆک و لە زاخۆ لە ناوچەکانی باکوور، ینی مەسەلەکە زۆر ئاساییە. بەڵام لێرە پرسیارەکە ئەوەیە، ینی ئێمە خۆمان مشکلەمان زۆر کەمە تاکو ئێمە تورکیاش بێنینە ناو مشکلەکەی خۆمانەوە. ئێمە خۆمان ئێستا ناتوانین هەڵبژارنێکی پەرلەمان بکەین، ناتوانین لە بەرامبەر بەغدایەک هەڵوێز بین، ناتوانین لە ناو خۆماندا ڕێک بکەوین. ئێستا لەو دەبوو لەو هەلو مەرجەدا بچین تورکیاش بێنین بیکەینە بەشێک لە سیراعەکەی نێوانی خۆمان دەست بەڕاستی شتێکی زۆر ینی خیانەتکارانەیە. باشە کاک مامۆستا شێرزاد، چه ئیسفادە لەو دۆخاکە؟ مەسەلەن تۆ وەکو لە پێشەچەکە وتە مەسەلەن ئێمە بینیمان خەڵکێک لەماوە ڕابردوو بە هێرشی بە پەلاماری درۆنی شەهید کرا، یعنی بەڕاستی هەر گەنجی کورد بوو، هەر ڕۆڵەی کورد بوو، خەڵک وتیان لە لۆفەکانی ملەکەوە لە مەنتیقەی پێنجوێن لە سیارێک درا، وتیان ئەمانە چەکداری پەکە دوای دەرکەوت عایلەیەکی خەڵکی مووسڵ بوون کە لە دۆهۆک دانیشن بە دوای خوێنکارەکەیانە ڕۆیشتونەتەوە. یعنی ئەمانە چه ئیسفادەی لێکە؟ کوردایەتی ئێستا لە ناو چ تونێلێکی تاریکایە؟ برا بەڕێزم، پارتی هیچ کاتێک بیر لە مەوزوعی کوردایەتی و بەرژەوەندی کورد ناکات. من پێم وتی کاکە پارتی کۆمەڵێک دوژمنی هەیە لە سەروی هەمویانەوە یەکێتیە، بۆ ینی زۆر ئاساییە ئەگەر ڕێنوێنی بکات و ئەگەر ببێت بە دەلیلی فڕۆکەکانی تورکیا و سیخوڕەکانیان لە منطقەی خود لە منطقەکەی ئەواندا کار بکەن و مەسەلەیەکی زۆر ئاسیە. ئەو لە بەرژەوەندی خۆی دەزانێت، بەڵام مەسەلەکە لەوەدایە ئەو کە حساب بۆ کوردایەتی و بۆ کوردستانی نەکات، ئیتر بۆ بەرژەوەندەکەی خۆیشەکە بەرژەوەندەویش ئەوەیە هاوکاری ئیستخباری تورکیا بکە، ببێتە چاوی تورکیا لە ناوچەکەدا
خەڵک چی استفادەی لێ دەکایانی ئەوەی دەکوژرێ حتا ئەوانەی کە لە بناری قەندیلیش کاکە کە فڕۆکەکانی تورکیا بۆ دەمانیان دەکەن گوندەکانی وەش کاکە خۆی مەرج نییە کابرا ئەوە بێ ینی متعاتف بێ لەگەر پەکەکە خۆ مەرج نییە ئەوەی سیارەکەی بەردەکەوێت کورتەک بڵێ بەڵێ خێزانی دانیشتووی ڕانیە کە چوونەتە سەر زراعەت و کشت و کاڵەکانیان گەڕانەوەیان لە لۆفەکانی کورتەک شید کراون بە ژن و منداڵ و بە پیر و گەنجەوە خۆ من واڵێ براخۆ ئەگەر کابگەر پیاوەکەشیان بەکەکە بێ خەتای مناڵەکانی تیە خەتای خێزانەکەی تیە خۆ لەوێژ داوای ینی هەتا ئێستا دەلیلێکی شیان نییە تەنانەت تورکیاش ناتوانێت دەلیلێک پیشان بدا کە ئەمانە پەکەکەن ئێ باشە پەکەکە بە سیارە لە لۆفەکانی ڕانێتیە کاکاکە خۆ لە قەندیل ئەگەرەوان ئازان با بچین لە قەندیل شەڕی پەکە بکەم بۆ دێن لە پێنجوێن و لە لای هەڵەبجە و لازانم لە لای کفری مفری شەڕ بە خەڵک دەفرۆشن بەڵێ مامۆستا گەڕێمەولات مامۆستا محەممەد نەسرەدین ئەوەی کە لە پێشچەکەدا باسم کرد مەسەلەن ئێستا بوو هەموو کوڕ ڕابچڵەکێکە مەسەلەن زۆر بە بێویژدانانە زۆر نادموکراتیانە زۆر نایاساییانە کەسایەتێکی وەکو سەلاحەدین دەمیرتاش 26 ساڵ زیاتری بۆ بڕێتەوە مەسەلەن ئەحمەد تورک هەروەها دایانی تر مەسەلەن هەم خراونەتە زیندانەوە ئەوە تا ئەمڕۆ ئەوەشی هاتە سەر ڕۆژنامەیەک بە زمانی کوردی مەسەلەن ئەڵە تورکیا وەرە بڕۆ لە سلێمانی بۆردومانکە ینی بەڕاستی ئەم کوردایەتێ لەکوێ ئەمە باسیەکەین گەنجێک کە تازە پێگا بێ بە 18 ساڵ چۆن تێگەێنین کوردایەتی ڕاستەقینە کامەیە پێشەش کاکزانە سڵاو ڕێزم بۆ جەنابێت بۆ میوانە بەڕێزەکات کاکزانە با بپرسین ئەو هەموو تێکۆشەرەی کورد کە ئەو ڕۆژە ئەوەندە ساڵە زیندانی بۆ هەرێکێکیان دەرچووە پرسی ئەو زیندانیکردنە لە ئەنجامی چی کاکەزانە ئەوە پرسی کۆبانی پێدەوترێت پرسی کۆبانی لە مانجی دەی 2014 کاتێک کۆبانی دەکەوێتە بەردەم بە ترسی کەوتن بەدەست کەوتنە زێردەستی داعش لەو ڕۆژەدا سەرکردەکانی باکووری کوردستان داوا لەگەل دەکەن کە برژێنە سەر شەقام فشار لەسەر حکوومەتی تورکیا دروستکەن بۆ ئەوەی بەهانای بۆ کۆبانیەوە بچێ و کۆبانی نەکەوێتە دەست تیرۆریستانی داعش دیارە لەو ڕۆژەدا حکوومەتی تورکیا لەبری ئەوەی بەهانای لێ قەوماوانی کۆبانیەوە بچێ یاخود نێ لێ تیرۆریستانی داعش کۆبانی دەرگیر بکەن کەوتە وێزەی خەڵکی سیڤیل کە لەو ڕۆژەدا ڕژابوونە سەر شەقامەکان بە شێوەیەکی دیموکراسیانە خۆپیشاندانیان دەکرد لە ئەندامی ئەو تونند و تیژیەی کەوە ڕژێمی ئەردۆگان بەرامبەر بە خۆپیشاندەران کراوە چەندی خۆپیشاندەر شەهید بوو ئەمڕۆ هاتووە لە ئەنجامی ئەو خۆپیشاندانە وەکو پرۆسەیەکی دیموکراسی وەکو هەڵوێستێکی مەدەنی خەڵکی کورد لەو ڕۆژەدا بۆ داواکردن لە ئەردۆغان بە هەناچوونی سڤیلی بۆکانی کۆبانی ئەمڕۆ دەبینین ئەردۆغان ئەو هەموو تێکۆشەرە بە سزا دەدا ئەوەمان پێ دەڵێ کاک زانە هەردۆگان هەموو کاتێ کوردی ناوێ ئەو کێشەی لەگە کوردبوو ناهەیە جا کام کووردە ئەردۆگان کێشەی لەگەڵ هەر کوردێکە هەیە خەون بە ژیانەوە ببینێ بە ئازادی لەسەر خاکەکەی ئەردۆغان کێشەی لەگەڵ کوردێکە هەیە خەون بەوە ببینێ کە سەربەخۆ بێ لەسەر خاکەکەی خاون مافی خۆی بێ لەسەر خاکەکەی ئەردۆغان تەنها کوردێکی دەوێ کوردی زەلیل و سیخوڕ و زەلیل لە بەردەستیا بێ بۆیە ئەم پرۆسەی زیندانیکردنە بەشێکە لە ڕەتکردنەوەی ئەو کەسانەی ئەمڕۆ دەڵێن ئێمە کوردین کاکەزانە جۆن بۆڵتن ڕاوێژکاری بەڵێ پەیوەندی ئەمە لەگەڵ مامۆستا محەممەد پسراوە ئەگەر باش مامۆستا شێرزاد تا کاک محەممەد دەگەڕێتەوە مەسەلەن حتا نابێت بۆ نمونە تۆ واز لەوە بینین کە بۆ نمونەیەکێتی نیشتیمانی کوردستان لە زۆری سلێمانی مەسەلەن باڵادەستە یعنی نابێت خەڵکێکی نخبە خەڵکی ڕۆشنبیر مسەقاف خەڵکی تر بێت بڵێ کاکە گیان بۆ ئێمە منتیقەیەک بە منتیقەیەکی حتا ئەگەر کەس ڕێیەکیش هەبێ مەسەلەن پێی وابێ بێ هەولێر بردومان بکرێت یعنی نابێ ئێمە خەتێکی سوورمان هەبێ خەتێکی هێڵی ئاسایشی نیشتیمانیمان هەبێ وەڵا برای بەڕێزم ئێمە وەکو نخبەی ڕۆشنبیری کوردستان وابزانم تەقسیریمان نەکردووە بەڵام بە حقیقەتێک شێ باسی بکەین براژیان من ئێستا بێمە سەر شەقام لە هەولێر ئەو کارانەی تورکیا مەحکوم بکەم پارتی ئەم گرێ کاکە
پارتی ئەم گرێەوە بخاتە زیندانەوە خۆ ئەوە کەس ناوێرێ لەبەرەوە کەس ناوێرە بێتە سەر شقام و کەس ناوێرێ ئەسڵەن من خۆم ملاحەزەم کردووە لە نووسینەکانی خۆمدا لە وتارەکانمدا لە پۆستەکانم لە فەیسبوکدا هەزاران و هەزاران کەس هەیە پێیان خۆشە کەم پۆستەکان نەسو بەڵام ناوێرن لای چێشمۆ بکەن لەبەرەوەی پارتی پاراستن متابعیان دەکەن و داگرن و دیتر کابرا چۆن ناتوانێت ینی دخبەی ڕۆشنبیر چۆن ناتوانێت تعبیر لە ڕێی خۆی بکاو دەسەڵاتەکە ئاگادار بکاتەوە لەوەی کە ئەوی شانەی دەیکا ئەو کارانەی دەکا شتێکی خراپە و دژینێتەوەی هەیە بالمناسبەت جەنابەت باس لە بەرنامەکەت هەرماشێتەکەی لەسەرەوەی پرسەنەتەوەیەکانە لە پرسەنەتەوەیەکانە من پێم وایە پارتی لەوەتەی هەیە دروشمەکانی دروشمەتەوەیەکانی هەمووی چاواشەکاریە خۆ هیچ یەشار ڕاستی تێدا نییە بۆ نمونە یەک دوو نمونەت بەدێنم کاتی خۆی لە ئێمە لە ساڵانی هەشتایەکان ئەو کاتی کە یەشێتی هاوکاری حزبی دیموکراتی دەکرد پارتی دەگە 5,000 گول لەی پێوانن ئەو کاتی کە مامجەلال لە نەوەتەکان لەگەر سلێمان دیمیری و لەگەر سەرکردەکانی تورکیا خەریک بوو بۆ ئەوەی نێوەنگیری بکە لە بۆی کێشەی کوردی کێشەی کورد لەوێندا چارەسەر بکرێ پارتی دەبابە و تیارەکانی تورکیای دەهێنایە سەر یەشێتی لەو ئاخیرەشدا کە یەشێتی هاوکاری برادرانی هەواڵانی ڕۆژاوا دەکات پارتی حدودەکانیان لەسەردا خاکاکە باشە پرسەنەتەوەیەکان لای پارتی چ قیمەتێکی هەیە لەبەرەوە ینی تۆ هەرچی لەگەڵ بکەی هەرچی پێ بڕێ ئەو گوێ لە شتانی نیە ئەوەی کە لە بەرژەوەندی خۆی دابێ ئەی کات ئەوەی لە بەرژەوەندیشتی نەبێتنی سری گوێ لە کەس ناگرێ نەدەتوانین لە پەرلەمانە محکومی بکەیت نەدەتوانێت لەسەر میدیا محکومی بکەیت نەدەتوانی بێ سەر شەقام و خۆپیشاندانێک بکەیت ئیترەوەیە ینی چی بکەنەوە قەدەرەکەی ئێمەیە لەگەڵ ئەو حیزبە دەسەڵاتدارەی کوردستاندا ناتوانین ئێمە هیچ شتێ بکەین بۆیە ئەگەر ئەوان بەیانی بێن هێرش بکەنە سەر سلێمانیش تەبارەوە پێی خۆشە بەڵام ئایا میلەتەکە قبوڵی ئەوە دەکا خەڵکی سلێمانی دەڤەری سلێمانی زۆنی سەوز قبوڵی ئەوە دەکەن ئەو خیانە تەشکیان بەسەردا تێپەڕێ هەڵبە تەبعاً قبول ناکەن و زاوێنێتەوە سەرەوەی پارتی مڕازعایش خۆی بکاتەوە یعنی ناکرێ تۆ هەزاران مشکلە لە ناوە خۆتدا هەبێ بچی کوردستانەکانی تریش بەشەکانی تریش لە کوردستان لە خۆر بکەیە دوژمن یعنی چی من تێناگەمەوە چنەوە کوردایەتێکە چنەوە حتا ئەوە ینی ئەگەر مێدی ئەوەشی هەبێ بڵێن وەکو ڕێفراندۆمە درۆیەکەیان بیانەوێت دەوڵەتیش دروست بکەن آخر بەو حاڵەوە چۆن نەکرێ کاچکۆ زۆر باش مامۆستا شێرزاد مامۆستا شێرزاد ئێستا من ئەو پرسیارم لە مامۆستا محەممەد نەسرەدین ئەوە بوو ئێستا گەنجێکی کورد کە تازە 18 ساڵە مەسەلەن چۆن ئێمە گۆشیکەین بەس بەوەی کە بڵین کاکە پرسیینەتەوەی کامەیە یعنی هەر پرسی ڕاستەقینەیەشێتی لێ دەرکە پارتی لێ دەرکە مەسەلەن پێی بڵێن کاکە ڕێگە ڕاستەقینەکەت ئەوەیە ئەبێت تۆ ئازاری میلەتەکەت ئەگەر کوردێک لە باکووری کوردستان لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵات لە باشوور ئازاری هەبوو بێت تۆ دڵت لەگەڵی بێ بۆچی ئیسرائیلەکان وڵاتیان دروست کردو ئێستا مۆنۆپۆلی دنیایەک سیاست و استراتیزیەتیان کردووە عەرەب هەموو ئەو بەو هەموو وڵاتەوە هێشتا کەس خۆیان دروست کردو عەرەب ینی ناتوانانی قەنەعەت بە عەرەبێ بکەیت کە پێویستی بە نیشتیمانی عەرەبی نییە حتا وڵاتانی ئەوروپیش بۆ هەموو گۆڕانکاری کە لە زەهنیەتیان ڕووی داوە هێشتا مەسەلەن فەڕەنسیە وڵاتەکەی خۆی خۆش شێوێ خاکەکەی خۆی خۆش شێوێ ئێمە چۆن ئەو گەنجە دروستکەین مامۆستا شێرزاد وەڵی براوێ ڕێزم ئەوانە ئەو شتێک کە باسی دەکەی لە هەموو میلەتانی دنیادا هەیە تەنیا لە ناو ئێمەدا نەماوە سەبەبی نەمانەکەشی ئەو دەسەڵاتەی پارتیە هەرچی قیم و هەرچی قیەمی کوردایەتی هەیە لە ناوی بردووە یعنی گەنجی ئێستا بە سەراحەت پێت بڵێم گەنجی ئێستا تریاچیان لە ناو بڵاو کردوتەوە فەسادیان لە ناو بڵاو کردوتەوە دزیان لە ناو بڵاو کردوتەوە ماستاویان لە ناو بڵاو کردوتەوە ئەوانە هەموو ڕێگرن کاکە لە بۆ ئەوەی گەنجی ئەمڕۆ بیر لە کوردایەتی و لە بوونی خۆی بکە گەنجەکانی ئێمە ئێستا هەموو بێهۆش کراون تەخدیر کراون بەو سیاسەتانەی کە پارتی ئەوە 25 ساڵە کە لەسەر دەسەڵاتی حکوومەتدایە
25 ساڵە ئەو سیاستە بەکاردێنی بۆ تەخدیرکردنی میلەتە گەنجەکانی خۆمان بەڕاستی شت پێ بڵێم کاکە ئێمە زیری پێشتر کە هەمومان لە خەباتی شاخمان هەیە بە درێژایی 30 ساڵ ئێمە هەر خەباتی کوردایەتیمان کردووە ئێستا کاکە وایان لێ کردوینە تەنانەت ئێمەش پەشیمان بینەوە لەو خەباتی کردومان چونکە ئێمە تەسەورمان نەدەکرد بەرهەمی کوردایەتەکەی ئێمە شۆڕشەکانی ئێمە قوربانیدانی پێشمەرگا شەهید بوون و خوێنەکەی پێشمەرگا ئەوە بەرهەمەکەی بێ کە ئێستا ناتوانن موچەیەکی بەڕەوا ببینن بە خەڵک ئێستا ناتوانن پرۆژەیەک بۆ خەڵک تەقدیم بکەن هەموو کوردستانیان کردوتە مڵکی خۆیان پارە دەرزن نەوت دەرزن معاش دەرزن پاشەکەوت دەکەن غەدر لەو ملەتەکەن ڕۆژنامە نووس ئەگرنە کوژن نووسەر ئەگرنە کوژن زوڵم لە خەڵک دەکەن خەڵک ناوێری ناڕزایەتی دەبڕی ئێوە بەرهەمی کوردایەتەکەی بوو کە ئێمە کردمان ئێمە بۆ ئەو ڕۆژە کردمان کاکە ئێستا دەبەرەوە کە ئێمە وا هەز دەکەین ئەی زیرەکەی ئێستا کە نە شۆڕشی بینیوە نە سەدامی بینیوە نە زوڵم و زۆرداری بینەوە نە ئەرفالی بینەوە لە چیمیا بارانی بینیوە ئێستا ئەتەوێ ئەو تێبگەیت کوردایەتی بەو بفرۆشی یاخراویش لێت قوبوڵ ناکە کاکە لەبەرەوەی بەرهەمەکە زۆر جوان نییە تا قەنەعاتی پێبینی ئەوە ئەبێنێتەوە سەرەوە ئێمە ئەبێ ینی بەڕاستی من دەمەوێ ڕووی قسەکەم لە هەموو جەماوەری کوردستان بکەم برایانی عزیز با یەک شتان پێ بڵێم خوشک و برایانی بەڕێز یەکەم شت ئێوە لەژێر سێبەری ئەو دەسەڵاتە ناتوانن بێنە سەر شەقام ناڕزایەتی خۆتان دەربڕن بە تایبەت لە هەولێر و لە دۆ ئەوە یەک دووەم گیری ئێستانەوەی ئێستا قودرەت و تااقەتی ئەوەی نییە بچێتە شاخ شۆڕشێکی تر دەست پێ بکاتەوە تاقە فرسەتێک لە بەردەمی ملەتەکەی ئێمە و گەنجەکانی ئێمەدامابێ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانە تکاتان لێ دەکەم ڕزاتان لێ دەکەم چاوتان ماز دەکەم بایکۆت مەکەن بڕۆنە سەر سندوقی دەنگدان خۆتان بەدەستی خۆتان سزای ئەو دەسەڵاتی پارتی بدەن یعنی هەولێر هیچ شوێنەشی نەما نەیشتێنن گەڕک نەما نەیڕوخێنن عرز نەما داژیری نەکەن ئێدەکاکە ئێوەش سزای ئەو دەسەڵاتی پارتی بدەن بڕۆنە سەر سندوقی دەنگدان و دەنجی مەدەنێ بڕۆنە سەر سندوق خەڵکی تر هەڵبژێرن بەڵێ دەست خۆش مامۆستا گەڕێم وڵات ماوەستا محەممەد ببوورە گرفتەکەمان تەکنیکی بوو لە نێوان من و تۆدا لەمانتوانی ئەوە قسەکان تاواکەی بۆی سیسی لێ بکار نەبسڕێنە مەسەل جۆن بۆڵتنەوە ویستە نمونەیەک بۆ بێنیتەوە لەوەوە ئەگەر بتوانانی درێژە بە قسەکان دێ سوپاس دەکەم بۆ ئەم پرسیاری تر بکەم کاکزانە جۆن بۆڵتن ئەڵێ من پێم وایە ئەو بابەتی ڕقایەتی و ئەو حەقدەی کە ئەردۆغان هەیەی بەرامبەر کورد عیلاقەی بە پەکەکەوە نییە پێم وایە ئەو ڕقوچینەیە کە لە ناو ناخی ئەردۆغانە هەیە ئەردۆغان پێی وایە کوردی باش کوردی زیندوو کوردی باشی نییە کوردی باش ئەو کوردەیە کە مردووە ئەمڕۆژ ئەو سزادانەی خەڵکی ئەو هەموو خەباتجێڕەی باکووری کوردستان بەڵگەیە لەسەر ئەو ئەردۆغان و دەردەسەڵاتەکەی کوردبوون لای ئەوان دژایەتی کوردبوونت دەکەن بەڵام وەکو وتم چ کوردبوونی ئەو کوردەیەکەوە قەنەعەتی بە ئازادی ژیان هەیە لەسەر خاکەکەی خۆی و کاکەزانە ئەوەی کە باست کرد لە پرسی ئەو ڕۆژنامەیە دیارە ڕۆژنامەی خەبات ڕۆژنامەی زمانحاڵی پارتی دیموکراتی کوردستانە لە ژمارەی 6640 کە ڕۆژی چواردەی ئەم مانگە دەرەچێت ئەو بابەتەی بڵاو کردوتەوە کە سلێمانی ئێستا پەکەکە لە سلێمانی و چەکدار کۆ دەکاتەوە ئامادەی دەکات دەینێرە بۆ قەندیل کاکەزانە ئەوەی لەوە خەتەرترە لە ناو بابەتەکەیە ئەو چاپێکەوتیان لەگەڵ ئەو کەسە کردوکەوە معنایەوەی ئەو ڕۆژنامەی ڕازیە بەو لێدوانی ئەو کەسە بۆیە بڵاوی کاتەوە ئەڵێ ئێستا سلێمانی بۆتە کارگەیەک بۆ ئامادەکردنی چەکداری مناڵ و مێرد مناڵ و پاشان ئەو چەکدارانە دەنێردرێن بۆ شنگال بۆ ڕۆژ ئاوا بۆ قەندیل ئەمە کاکەزانە پرسیاری ئێمە بۆ ئەمڕۆ ئەوەیە ئەم ڕۆژنامەیە ڕۆژنامەی پارتی و زمانحاڵی پارتی دیموکراتی کوردستانە سەرۆکی حکوومەت کە سەرۆکی حکوومەتە لە هەولێر و لە سلێمانی و لە دووهۆک و لە هەڵەبجا هەمان کات جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە مووقفی سەرۆکی حکوومەت چی دەبێت کاتێک کە ئەمڕۆ ڕۆژنامەی زمانحاڵی حیزبەکەی بەشێکی گرنگی کوردستان تاوانبار دەکات کە بۆتە کارگا ئایا ئەمە ڕێخۆشکردن نییە بۆ لێدانی بەشێکی گرنگی کوردستان
ئەمە ئەومان پێ دەڵێ کە ئەمڕۆ بڵێ ئەمڕۆ ئەگەر بێت و سەرۆکی حکوومەتش بێ هەڵوێست بێ بەرامبەر بە ڕۆژنامەی زمان حاڵی حیزبەکەی کەواتە سەرۆکی حکوومەتش ڕازیە خاوەنی هەمان بیر و بۆچنە ئەومان پێ دەڵێ کە ئێمە باواز بێنین لە وەهمی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ کاربەرێکەرە لەبەر ئێمە ئەگەر خاوەنی حکوومەتی هەرێمی کوردستان بین چۆن دەبێت سەرۆکی حکوومەت ڕازی بێ ڕۆژنامەی زمان حاڵی حیزبەکەی تاوانباری بەشێکی گرنگی هەرێمەکەی بکە کە ئەو سەر حکوومەتێکێتی بەوەی کە ئەم ڕۆبۆتە کارگەی بەرهەمهێنانی چەکداری مناڵ و مێرد مناڵ کاکەزانە ئەمە بابەتێکی زۆر مەترسیدارە ئەمە وەک ئەوەیە کە ئەمڕۆ سەرۆکی حکوومەت و حیزبەکەی و ڕۆژنامە زمان حاڵەکەی ڕێخۆش بکەن بۆ ئەوەی بیان و بدەنە دەست بۆ تورکیا بۆ ئەوەی هێرشکاتە سەر سلێمانی ئێمە هەموو کاتێ وتومانە هەر کەسێ هەر لایەنێ ڕێخۆشکەر بێ بۆ هێرشکردنە سەر هەرێ هەولێر بە بۆمباراکردنی هەولێر ئەوە سیخوڕایەتی و دژایەتی دژمنایەتی کوردەکەوە جاشایەتیە بۆ هەر کەسێکش ئەگەر ڕێخۆشکە بۆ ئەوەی هێرشکرێتە سەر سلێمانی ئەوە سیخوڕیکردنە بۆ تورکیایەک کاکە زانا سەرۆکەکەی لە چۆ بەرژەوەندی کورد هەبێت ژایەتی دەکە ئەزانی کاکە زانات ئەردۆغان دەڵێ بە زمانی خۆی دەڵێ قەناعەتی ئەردۆغان ئەوەیە کورد قابلی حکومداری و دەوڵەتداری نییە بەس قابلی ئەوەیە سەرۆک عەشرەتی بێ لە کاتی ڕیفراندۆمە ئەردۆغان بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان دەڵێ دانشە لە جێی خۆت ڕیفراندۆمی چی دەکەی سنوورت لێدا ئەخەین دەوڵەتداری سەرۆک عەشرەتایەتی نییە کاتە ئەردۆغان تەنها سەرۆک عەشرەتایەتی بە کوڕەوە دەبینێ بۆیە بۆ هەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە پێی وابێ ئەردۆغان دۆستێتی پێی وابێ تورکیا دۆستێتی هەڵەی کوشندە و مەترسیدار دەکا ئەردۆغان و دارودەستەکەی هیچ کات نیان شاردۆتەوە ئەوان دژایەتی هەر خەونێکی کورد دەکەن لە هەر شوێنێکی ئەم جیهانە بێ ئەوان دژایەتی هەرێمی کوردستان دەکەن دژایەتی ڕیفراندۆمیان کرد ئەوەی کەوە پارتی خۆی بە خاوەنی زانی و بۆ دەوڵەتی کوردی بوو دەڵێ بڕیاری ڕیفراندۆم خیانەتێکە لە ئێمە کراوە ئێمە پێمان وانە بۆ سەرۆکی پارتی تا داساتش بڕیار لە ڕیفراندۆم دەدا ئەوە خیانەتەکە کراوە لە ئێمە بۆیە بابەتی تورکیاش سزادانی ئەو هەموو تێکۆشەرە بەڵگەیە لەسەر ئەو کوردبوونی ئێمە ڕەت دەکاتەوە ژیانی ئێمە وەکو کورد ڕەت دەکاتەوە بۆیە ئەمەش بۆ هەموو لایەنە سیاسەکانە بە پارتی بەیەکێتی بە هەموو لایەنە سیاسەکان هیچ لایەنێکی سیاسی ئامادە بێ کوردبوونی خۆی بسلمانێت تورکیا ڕازی نابێ بەوەی کە لەسەر خاکەکەی بە ئازادی بژێ بۆیە ئەوەی کە کێشەی ئێمە ئەمڕۆ کاکەزانە ئەوەیە تورکیا رازی نییە ئێمە وەکو کورد بژین رازی نییە وەکو کورد مافمان هەبێ رازی نییە وەکو کورد لەسەر خاچی خۆمان دەوڵەتی خۆمان یاخۆ حکومڕانی خۆمان هەبێ بۆیە ناکرێت هیچ کوردێ بەم میست و ئیرادەیەی تورکیا رازی بێ یا خۆت بێ ڕێخۆشکەر بێ بۆ ئەوەی تورکیا دەست وەرداتە پرسە سەرچێکانی ئەگەر خۆمان هاوکاری بین مامۆستا محەممەد نەسرەدین ئەگەر خۆمان مەسەلەن هێزێکی کوردی سەرکردەیەک فلان مەسەلەن ینی ئەمە چی کاکەزانە هەر کەسێ هەر لایەنێکی سیاسی بیان و ڕێخۆشکە بۆ دژمنانی کورد بەشێ لە هەرێمی کوردستان تۆپبارانکەن بەشێ لە هەرێمی کوردستان داگیرکەن ئەوە سیخوڕی و جاسووسیە ئەوە کەوتنە پێش لەشکر و کەواسووری بەش بەر لەشکری دژمنە ناکرێت کەس لە هەرێمی کوردستانە ڕێخۆشکە هەولێر بۆمباران کرێ ڕێخۆشکە سلێمانی بۆمباران کرێ ناکرێت ئێمە ئەشەدومبیلا بۆ بیانۆکانی تورکیا بێنینەوە بڵێ تۆ بیانۆکانت ڕاستە بەڵێ ئەوە لە سلێمانیە یعنی بگاتە ئەوەی ڕۆژنامەیەکی کوردی ڕێ بدا بە کەسێ بڵێ سلێمانی ئەمڕۆ بۆتە کارگەی بەرهەمهێنانی چەکدار بۆ پەکەکە ئەمە تاوانێکی زۆر مەترسیدارە ڕوبەڕووی سلێمانی کەواتە ئەمە شەرعیەت دەدا بە ئەردۆغان بۆ ئەوەی چی کارێکی سەربازی بێ هەر کارێک خراپە بەرامبەر بەو ناوچەیە بکە بۆ ئەوە ڕاست بێ مامۆستا محەممەد جگەلەوەی خۆی ڕەنگە لە ڕووینەتەواتیەوە هەموو کوردێک بۆی هەبێ یارمەتی برا کوردەکەی تری بداوەکو چۆن یارمەتی کۆبانێدرا یە عفرین درا مەسەلەن وەکو مامۆستا شێرزاد وتی لە ڕابردوو یارمەتی دموکرات درا بەڵام پێت وایە ئەمە ڕاست بێ پەکەکە پێویستی بەوە بێ لە سلێمانی خەڵک تیارکابی با بۆ قەندیل و بۆ شنگال و بۆ ئەوێ زۆربەی هەموو شەڕڤانانی ڕۆژاوە خەڵکی ڕۆژاوان شەڕڤانانی شنگال خەڵکی شنگالن هی قەندیل ئەکسەریەتی لە باکوورەوە دێگەر گەنجێک حماسەتی کوردایەتی بێ بڕۆخۆی پەیوەندی بە قەندیلەوە بکە پێت وایە سلێمانی یان لە سلێمانی یان لە پێنجوێن لە خێر لە چەمچەماڵ لە ڕانیەشتی لەو جۆرە هەبێت ینی با ئەوە لەسەرەوە قسە بکەین کاکەزانە هەموو کاتێ هیچ کاتێ ئەردۆغان
زۆر جار ئەو دووبارە ئەەکەمەوە ئەردۆغان کێشەی پەکەکە نیە، ئەردۆغان کێشەی کورد و بەرژەوەندەکانی کووردا ئەو بیانۆنە بەکاردێنێ و پەیوەندیکردنش یا خۆت پەیوەندیکردن بە پەکەکەەوە هیچ کاتێ پەیوەندی بە سلێمانێنەوە بووە ئەگەر خەڵکی پەیوەندی کردبێت لە هەموو ناوچەکانی کوردستانەوە پەیوەندی کردووە زۆر سەیرە ئەگەر بێت تۆ خۆت بڵێ ئەم بیانوە بدەیتە دەست دوژمنەکەتەوە خۆت ینی ڕێخۆشکەی بۆ دوژمنەکەت کە ئەمەی کە تۆ دەیدە دەسەوە ئەم چەکەی تۆ دەیدەیتە دەسەوە دژی میلەتەکەت بەکاری بێنێ بەڵێ هیچ کاتێ ئەوە ڕاز نەبووە نە لە سلێمانی نە لە هەولێر نە لە دهۆک کەس ڕێخۆشکەری ئەوە نەبووە خەڵکی بێتە چەکداری پەکەکە ئێمە هەموو کاتێ جیاوازی بیرکردنەوەشمان هەبووە لەگە پەکەکە بەڵام ئەوە معنای ئەوە نییە پەکەکەیان هەر لایەنێکی سیاسی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ ئێمە بچین ببینە سیخوڕ و کەواسووری بەر لەشکری دوژمنان بۆ گیانیان بەڵێ ئێمە دەتوانین هاوکاری تورکیا و ئێرانش بکەین بۆ ئەوەی لەگەڵ کوردانی ڕۆژهەڵات و باکووری کوردستانش ڕێککەون و گفتوگۆ هەبێ بەڵام لە هیچ بارێکان نابێ ئێمە بینە سیخوڕ بەسەر براکانمانەوە نابێ ببین بە داردەستی دوژمنان بۆ ئەوەی کەوا ببێتە داردەسی بۆ ئەوەی شەڕی براکانمان بکەین بەڵێ بۆی ئەمەی کە ئێستا هەرێم بەرە و قۆناغێکی زۆر مەترسیداردەوە ئەوەیە بەشێ لە هەرێمی کوردستان خۆی پاڵپشتی ئەو بیانەوە بکە بەشێ لە هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەی ڕێخۆشکەر بێ بۆ ئەوەی تورکیا دەست برداتە هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی بۆیە ئەوەی کە لەو ڕۆژنامەیە وتراوە بە تایبەتی ئەو ڕۆژنامەیە لە بەرەو زمان حاڵی ڕسمی پارتی دوکتاسە پرسێکی زۆر گرنگە چ سەرۆکی حکوومەت وە چ سەرۆکی هەرێمش نابێ بەدەنگ بن لە ئاست ئەو پرسە چۆن دەکرێت پرسێکی وا گرنگ و هەستیار باز وەکو بیانوێت پێشکەشی بۆ بکرێ کە ئەمە لە ئەسەر ئەرزی واقعبوونی نییە لە مەیدانی ڕاستەقینەی پەکەکە تورکایە ئەمڕۆژ ئەو سزادانەی ئەو هەموو تێکۆشەرە بەڵگەیەکە مەیدانی ڕاستەقینەی تێکۆشانی پەکەکە باکووری کوردستانە چ بەشە سیاسەکەی و چ بەشە سەربازیەکەی بۆی ئەمەی کە باز دەکرێت تەنها هەوڵی بیانودانە بەدەست تورکیاوە بۆ ئەوەی سزای سلێمانی و دەوروبەری بدا نەنجی و ئەیبێکی گەورەیە لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان پاڵپشتی ئەم بۆچوونە بکە زۆر باشە مامۆستا ئەگەڕێم وڵات مامۆستا شێرزا شێخانی ئەوە چەندین جار لە ئاستی باڵاوە تورکیا هەڕەشە لە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکی یەکێتی و دەڤەری سلێمانیەکە یەکێتی دەبێت بۆ ئەو پرسە چی بکات یعنی چۆن بتوانێت مەسەلە ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە تا دوێنێ ئەخیر لە مقابلەی هاکان فیدان کە پێشتر سەرۆکی میت بوو یان لە پرسراوی میت بوو ئێستا وەزیری دەرەوەی تورکیایە یعنی ئەمانە شەفاهین بەڵام ترسێ لەوەی کەوەکو لە ماوەی ڕابردوو سێ قارەمانی جژە تیرۆریان لە عەربەش شەهید کرد ئەمانە دووبارە ببێتەوە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت چی بکات بەر لەوەی وەڵامی ئەو پرسیارە جوانە بکەمەوە ئەمەوێ یەک دوو شت بخەمە سەر قسەکانی محەممەد بەڵێ مامۆستا محەممەد یەکەم شت من پێم سەیرە پارتی لە ئەگەر بگەڕێنەوە تاریخەکەی دوێنێمان ئەبینین کاتی خۆی بەڕەحمەت بێ مەلا مستەفا بە خۆی بەهێزێکی گەورەوە چووە دیوی ڕۆژهەڵات بوو بە بەشێک لە هێزەکەی کۆماری مەهاباد بۆ ئەوان ڕەوایە بۆ ئێمە ڕەوانی ئەگەر ئێمە لەگەڵ پەکەکەیە یاخود لەگەڵ پەیادەیە هاوکاریان بکەین ئەوە لەلایەک لەلایەکی دی من ئەمە شتێکتان بیر بخەمەوە عەزیزانم سیویەکی بەپێ ئەو بەڵگەنامەیە کە بڵاو کراوەتەوە سیویەکی نامەکەی کاک مەسعود کە بۆ سەدامی ناردووە لە ناو نامەکەیدا نووسیوێتی کە سلێمانی داگیر کراوە لەلایەن ئێرانیەکانەوە ئەوەی دوێنێ پێرێکە بڵاو کرایەوە لە ڕۆژنامەی خەباتی هەمان شتە هەمان شت دەیانەوێ وا تێبگەێنێ کە پەکەکە سلێمانی داگیر کردووە و معسکەراتی کردوتەوە و ئیتر خەڵک ڕاهێنێ و خەڵکەکەی گەنجەکان کۆ ئەکاتەوە لەوێوە ئایان نێرێ بۆ قەندیل من تێناگەم ینی قەندیل چی پێویستی بە شەڕکەری ئێمەیە خۆوانە وەندەیە زۆریان هەیە لەخوا بە زیاد بێ پێویستیان بە هیچ نییە جابا بێمەوە سەر وەڵام پرسیارەکەی زەنابێت بەڵێ من تەسەور ناکەم یعنی ئەوەی کە ئەو شتێک کە پارتی دەیەوێ بەدڵی خۆی هەمووی جێبەجێ بێ یعنی ئەو ڕاستە دەیەوێت تورکیا بەگشت یەکێتی دابێنێ بەڵام من تەسەور ناکەم قەت ڕۆژێک لە ڕۆژان تورکیا جورئەتی ئەوەی هەبێ هەموو قانونەکانی دنیا
هەموو بەرژەوەندەکانی خۆی لەگەڵ عێراق بخاتە ژێر پێی پارتیەوە جێیش بنێرێ بۆ داگیرکردنی سلێمانی ئەوە خەونێکە قەت نایەتی پارتی بیرەوە نکاتەوە ئەوەی کە هەیە چییە هەرەوەندەیە ئەتوانێ سێ چوار درۆن بنێرێ بۆ سەر سلێمانی بۆ منتەقەکانی دی یانەوەتە شەڕێکمان پێ بفرۆشێ لەلایەن لە مەسلەی ئابوووریەکەوەدا لەوە زیاتر هیچی پێ ناکرێت پارتیژ هیچی بۆ نامێنێتەوە لەو مۆزوعادا یەکێتی هەرتەنها نیە لەسەر ساحەکە کاکە یەکێتی و حزبەکانی ترە و دوای یەکێتی و بەغداشەیە دنیا مجتەماعی دەوریە کۆمەڵگەی دنیا هەیە یعنی ئەوە بە ئاسانی لە زەریدەیەکدا گوتیتیەوە خەڵک دەنێنە قەندیری دنیا هەموو وێران بێ کاکە شتیوانیە دەگۆڕێ دنیا هەموو قانونی دەولی هەیە عێراق هەیە لێرە بەرژەوەندی هەیە ئیتیفاقاتی هەیە لەگە تورکیا خۆوا بە ئاسانی نییە بەڵام ئەوەی کە کردویانە یعنی متەسەور بە ینی لە هەڵوێستی زعیفی خۆیانە هەر مزۆڕەتەوەندە دەیانەوێت دژایەتی یەشێتی بکەن یعنی هیچی تر نییە دەگۆڕێ ئەگەر ناچیە ینی چۆن جێشی تورکیا توانێت داخلی سلێمانی بێ چۆن ناتوانێت 200 کیلۆمەتر بێتە ژوورەوە یعنی شتیوا ناچێتە خەیاڵی هیچ کەسێکەوە هەرەوە نەیە ئەتوانێت شەڕی پێ بفرۆشوەکەوەی مەتارەکەی داخستووە لەوانەیە هەندێک زراعەتی تریش بکات هەرەوەی خۆ زیاتر نییە دوایە منەمە یەکش دڵێم کاکە نە ئێمە پێویستیمان بە ئەوەیە کە خەڵکی خۆمان بنێرین شەڕ لەگەڵ پەکەکە بکە ناوانش پێویستیان بە ئێمەیە ئێمە خەڵکیان بۆ بنێرین شتێش درەیە بابرام با باسی بکەم ئێمە لە شۆڕشی دوێی گەرەکەماندا کە لە شاخەکانی کوردستانە حزبی شوعی هەمویان عەرەبوون کاکە هاتن لەگەڵ ئێمە شەڕیانە کرد لە دژی سەدام لە دژی سەدام شەڕیانە کرد و لەگەڵ ئێمە بوون باشە بۆ ڕەوایە بۆ ئەوە ڕەوانی ئەگەر دوو کەسی ئێمە دە کەسی ئێمە 2000 کەسی گەنجی ئێمە بچێتە قەندیل و شەردژی تورکیا بکە ئێریفع لە خاچ کوردستان دەکا کاکە خاچ کوردستان کوردستانی گەورە نییە من ئەگەر بچم لە ڕۆژاوا لە ڕۆژهەڵا لە ڕەباکوور لە هەر شوێنێکدا بچم خەبار بکەم زۆر ئاساییە یعنی تێ من کوردم وەکووان برای خۆ منە هاوڕێی خۆ منە چی مشکلێتی هایەوە ئەوە ئیلا تەنها مشکلەی پارتیە هیچی تر نییە لە گۆڕێ مشکلەی پارتیەکەش سەبەبی ڕئیسەکەی دووبارە و دەبارە و 10,000 جاربارێ دەکەمەوە دی مشکلەی ئەوی یەکێتیە کاکە نفوزی یەکێتیە یەکێتی ئێستا خەریکە هەڵدەستێتەوە پارتی هەموو ئیمکانیەتەکەی خۆی خستۆتە گەر بۆ ئەوەی یەکێتیە هەڵنەستێتەوە ئەوەیە مەوزوعەکە هیچی تر نییە دەگۆڕێ باقی وەسەلام باشە بەڵام مامۆستا شێرزاد ینی دەکرێت ئێمە بە سەیری ئەو هەموو ڕوودا و هەموو جەدەلە بەڕاستی بێ ئەتەکێک و بێ بەڕاستی نازانم چ ناوێکی لێ بنێم دژی بە کوردایەتی بکەین یعنی گریمە یەکێتیە بێت چ دیبلۆماسیەتێ بکە زۆر کەسە لە نۆڵایەکێتی پێویستی بەوێ دیبلۆماسیەتێک لەگەڵ تورکیا بکە بە چ دیبلۆماسیەتێک ئەتوانێت قەنەعەت بە تورکیا بکە کە هەموو ڕۆژە ڕەشەی لێ نەکە کە هەموو ڕۆژە تۆمەتباری نەکە یعنی کام دیبلۆماسیەتە وەکو برادران مەسەلەن بڕوا پێشیان بکەوێ و دژایەتی کورد بکات کامەیە مەسەلەن بەڕاستی وەڵای برایەتی خۆ لە ڕووی دیبلۆماسیەوە ینی پێکاتێژی زۆر باشی هەیە ینی لە ڕووی دیبلۆماسیەوە دەوڵەمەندە هیچ کێشەی نییە ئێمە دەیان کەسانی دیبلۆماسی زۆر کارامان هەیە ئەتوانە قسە لەگە تورکیا بکەن من تەسەورم وایە ئەگەر یەکێتیش هیچ نەکات لە ئەخیردا تورکیا ناچار دەبێت تەعامل لەگەر یەکێتی بکە چونکە ئەو ئەگەر بێوێ پێگەی خۆی لە کوردستان بپارێزیە بەرژەوەندیەکانی خۆی لە کوردستان بپارێزیە حتمما دەبێت لەگەر یەکێتیش بکەوێتە توێژەوە کاکە ئەوە ناکرێت ئێستا ینی بە تەسەوری من پارتی هەموو شتێکی بۆ تورکیا پێ ناکرێت ڕاستە ئەو ئێستا هەموو نەوتەکە ئەوش وا لە دەستی دەرچوو هیچی تری نەما تورکیا یەکێتی ئەمڕۆ ینی وەکو ئەمری واقع هێزێکی کاریگەرە لە کوردستان کاکە تورکیا وەکو دەوڵەتێک کە بەرژەوەندی لە عێراقدا هەیە ناتوانێت دەوری یەکێتی فەرامۆش بکە لە ڕێسیدا هەر دەبێ بگەڕێتەوە سەر عەقل و مەنتەق بێت تەعامل لەگەر یەکێتی بکات دوای ئەوە یەکێتی بە هیچ شێوەیەک لە هیچ کاتێک لە هیچ زمانێکدا دژی تورکیا نەبووە بۆ ئێستا بێت دژایەتی بکە ینی من تێناگەم
بۆ یەکێتی هەمیشە حەزی لەوە بووە کە عیلاقەیەشی زۆر طبیعی لەگەڵ دەوڵەتانی دراوسێ هەبێ لەگەڵ ئێران هەبێ لە بەرامبرش لەگەڵ تورکیا هەبێ عاملی استقرار و عاملی ئاشتیە کاکە ئەو چ کاری بەوەیە بچێ شەڕ لەگەڵ تورکیا بکە چ مەسلحەتی لەوەیدا دژایەتی تورکیا بکە هیچ شتێک نییە لەگۆڕێ هەر ئەوە وامێکە پارتی بۆ تورکیا دروستی دەکا ئەوش لەبەر مەسلحەتەکەی خۆیەتی دەیەوێت دژمنایەتی یەکێتی بە تورکیاوە بکات لە نەتیجەدا وابزانم لەوە شکست دێنێ وەکو هەموو هەڵوێستەکانی وەکانی خۆی کە شکست دێناوە. بەڵێ مامۆستا محەممەد نەسرەدین ئێستا فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی بەڕووی گەشتەکانی بەڕووی تورکیا داخراون و هەر فڕۆکێک کە لە سلێمانی و هەستە ناتوانێت بە ئاسمانی تورکیا ڕەت بێت. خۆ فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەس ئەندام و کادر و لانگرانی یەکێتی پێیدا سەفەر ناکەن. ئەمە پێتوانێ مە سزادانێکی تری کوردستانیانە مەسەلەن لە هەر شوێ بێ لە سلێمانی بێ ڕەنگە نەک ڕەنگە بێگومان خەڵکێک هەیە بزوتنەوەی گۆڕانە پارتیە ئیسلامیە لەو فڕۆکەخانەیەوە سەفەر دەکا بۆ تورکیا بۆ ئەڵمانیا بۆ کوێ ئەوەشی داخستووە ینی بەڕاستی ئەمە سزای بۆ یەکێتیان سزای بۆ کورد یان بۆ خەڵکی ئەو مەنتیقەیە. مامۆستا محەممەد بەڵێ لەگەڵ مامۆستا محەممەد گرفتێکی تەکنیکی هەیە هەمان پرسیار تەحویلەکەم بۆ مامۆستا شێرزاد شێخانی مامۆستا ئەگە پرسیارەکەی من جوێلێ بکە ئاراستی مامۆستا محەممەدم کرد یانی ئێستا فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی داخراوە بە بیانوی ئەوەی کە باشە خوانە کادر و لانگری یەکێتی پێیدا سەفەر ناکەن مەسەلەن ڕەنگە سەدایەکی کادر و لانگری یەکێتی بۆ فڕۆکەخانەیە بۆ تورکیان بۆ فەڕەنسا ئەڵمانیا و وەلحاصڵە و خەتێکەوێتە سەر ئاسمانی تورکیا سەفەر نەکەن ینی خەڵکێکی گەورە خەڵکێکی زۆر سزا دراوە بۆ ینی ئەمە نابێ خەڵک لەوە تێبگا کە بەڕاستی ئەمە هەر دژایەتی یەکێتی نیە دژایەتی هەموو کووردە. طبعا وایە برا ینی خۆ مەسەلەکە هەر پەیوەندی بە یەکێتیەوە نییە کاکە باوەڕم پێ بکە مەسەلەکە زۆری سەوزە کە یەکێتی کە پارتی چاوی پێ هەم نایە ینی فڕۆکەخانە بۆ دابەخرێ من تێ بگەم هەزاران خەڵکی نەخۆش هەیە هەزاران خەڵکی تر هەیە کە پێویستی بەوەی هەیە بچێتە تورکیا یعنی بۆ فڕۆکەخانە بۆ داخن دوایەوە ینی ئەگە فڕۆکەخانە خەتەکەی ئەوەی نەبوو ئاسمانی تورکیا نەبوو هەموو ئاسمانەکانی تریش هەموو داخراینە کاگە خۆ هەموو نەگیراوە ینی تورکیا نازانم شتێکی زۆر نامەعقولە زۆر نامەعقولە ئەو تەعامل لەگە پارتیەکە تەعامل لەگەر هەولێرەکە تعامل لەگەر بەغداکە لەگە مەتاری نەجەفەکە لەگە مەتاری بەسراکە ئێ باشە بۆ بەس دەگەر سلێمانی ینی چییە مشکلەی سلێمانی چیە فڕۆکەخانەکەی ینی خەڵک هەیە نەخۆشە ئەچێ لە تورکیا عیلازەکە تورکیا قازان دەکا لەو مەسەلەیە خەڵک مەتارەکە ئەگە بکرێتەوە دەیان هزار کەس سەفەری تورکیا کە تورکیا قازان دەکە یعنی قازانجی تورکیا زۆرترە لەوەی کە دای خستووە چونکە بەداخستنی مەتارەکە یەکەتی تەسلیمی ڕادەی ئەوە نابێت تورکیا نابێت کاکە سەرۆک بافڵ دوێنێ یان پێرەوە لە ئەمریکاوە پەیامێکی زۆر ڕوونی ڕاگەیاند و وتی ئێمە پشت لە برایەکانی خۆمان ناکەین لە بەخاتر تورکیا ئەوە مووقفی یەکێتیە با تورکیا تێبگا با پارتیش تێبگا کاکە ئێمە خیانەت ناکەین ئێمە خیانەت ناکەین مەتارشمان لێ داخەن عەرزیشمان لێ داخەن دار و بەردیشمان لێ بگرن ئێمە خیانەت ناکەی کاکە ئێوە بگەڕێنەوە عەقل منتەق تەعاملمان لەگەر بکەن بەخێر بێت سەر چاوە. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا محەممەد من کاتەکەم بەرەو کۆتایی بوو زۆرم پێ ناخۆشەکە دوسێ جار گرفتی تەکنیکیم لەگەڵ بەڕێستا بوو دوا سەرنجی بەڕێستان چیا گەرەوە پرسیارەی ئاراستەم کردی گەیشتێتە بەڕێزە دوای تەحویلم کرد بۆ بەڕێز مامۆستا شێرزاد لەسەر داخستی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیش کە مەسە زادانی هەموو ناوچەکەیە. کاکەزانە ئەو ناوچەیە سزای کوردبوونی ئەدا کوردبوونیە کە خاوەن هەڵوێز بێ کوردبوونیە قەناعەتی بەوە بێ پاڵپشتی برا کوردەکانی بێ کاکەزانە ئەو هەڵوێستەی کە خەڵکی سلێمانی و دەوروبەری هەیەی هەڵوێستێکی شەرعیە لەبەرەوەی لە 22 دەی 2014 پەرلەمانی کوردستان بە کۆی دەنگ بڕیارێ دەرەکا شەرعیەت دەدا بە ناردنی هێزی سەربازی بۆ ڕۆژئاوای کوردستان بۆ پاڵپشتیکردنی براکانمان کەواتە ئێمە ئەو پەڕی شەرعیەتی پەرلەمانی هەیە بۆ پاڵپشتیکردنی براکانمان لە ڕۆژئاوای کوردستان تا ئاستی ناردنی هێزی پێشمەرگا کەواتە لە
لەوە خوارتر هەر پاڵپشتیەک بێت لە ڕووی هاوکاری مادی معنەوی بێت لە ڕووی هاوکاری دەرمانەوە بێت لە ڕووی هەر جۆرە هاوکاریەکەوە بێ شەرعیەتی پەرلەمانی هەیە ئەوەی کە شەرعیەتی یەکە کەزانە ئەوەیە دەیان هزار چەکدار دروست کرێ بەناو پێشمەرگەی ڕۆژەوە و لەلایەن میتی تورکیاوە سەرپەرشتی بکرێ و ئەحمەد داود ئۆغڵۆ کاتێک کە سەرۆک ئەنجومەنی وەزیران بوو سەردانی بکە و سەرپەرشتی بکەوە بەسەری کاتەوە کەواتە هەر هاوکاریەک بۆ ڕۆژئاوای کوردستان شەرعیەتی پەرلەمانی کوردستانی هەیە هەر باوەشکردنەوەی بۆ کوردانی باکووری کوردستان و ڕۆژئاوا شەرعیەتی پەرلەمانی هەیە ئێمە لەگەڵ ئەوەی براکانمان لە بەشەکانی تری کوردستان کێشەکانیان بە ئاشتی چارەسەرکەن هاوکاریانە بین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بە ئاشتی بەڵام هیچ کاتێن نابێ بینە داردەستی دوژمن و سیخوڕی دوژمن بەسەر براکانمانەوە بۆیە هەر بەشێکی هەرێمی کوردستان هەر بەشێکی کوردستانی گەورە پێویستی بە هاوکاری بێ پێویستی بە پاڵپشتی بێ دەبێ هەموو شارەکانی هەرێمی کوردستان پاڵپشتی بکەن نابێ جیاوازی لە بینی شارێکا بکرێ یاخود شارێ سزا بدرێ لەبەرەوەی بیرکردنەوەیکی نەتەوەی نیشتیمانی هەیە بەرامبەر بە پارچەکانی تری کوردستان. بەڵێ مامۆستا شێرزاد دوای سەرنجت بە تایبەتی ئەگەر مەسەلەن وەبیرهێنانەوەیەک بۆ ئەو کارەساتەی کە ڕۆژنامەیەکی کوردی کردوێتی بە ناوی ڕۆژنامەی خەبات لەسەر سلێمانی وەکو دوا سەرنج پێمان بڵێ سوپاس دەکەم. وەگەر پەیامێک تەبێ بۆیان ینی داوا لە برادرانی پارتی دەکەم سەرکردایەتی پارتی داوایان لێ دەکەم نەختێک بگەڕێنەوە سەر عەقل و مەنتەق لە 75ەوە تاکو ئەمڕۆ دژایەتی یەشێتی ئەکەن بەسە کاکە ئەو دژایەتیە بەسە وەرن با وتوێژ بکەین ئێمە ملەتێکمان هەیە زۆر قوڕبە سەر و مەغدورە زۆر مەزلومە با بین ئێمە دانیشی بەیەکەوە لەسەر شتێ ڕێ بکەوین چۆن ئەتوانین خزمەتی ئەو ملەتە بکەین ئەوە زۆر باشترە لەوەی ئێمە بچم دەست لە دەستی دوژمنێک بکەم بۆ ئەوەی زەربەیەک لە یەشێتی بدا بۆ ئەوەی زەربەیەک لە کوردستان بدا کاکە ئەو عەقلیەتە وازێ بینن وەرنە پێش خزمەتی ئەو ملەتە بکەین هەڵبژاردنمان لە پێشە وەرنە ناو هەڵبژاردنەوە پێکەوە حکوم بکەین پێکەوە حکوومەت دروست بکەین پەرلەمان دادەمەزرێنینەوە بار ئەو جارە بۆ ئەو جارە بەس ئەم جارە خزمەتی ملەتەکەمان بکەین با هەوڵەکانمان بۆ ملەتەکەمان بێ کاکە ئەوە دە پشت بە دوژمن نەبەستین تورکیا لەوەتی تاریخی دروست بوونیەوە تاکو ئەو ڕێکەیفی بە کورد نایە حەز لە کورد ناکە بۆ حەز لە پارتیەکە من تێ ناگەم بۆ حەز لە پارتیەکە ئەگەر ئیشی پێ نەبێگە بەرژەوەندی لەگەڵ نەبێ ئیشی بە پارتی نییە ئێمە بێ حەقیقەتە بزانین کاکە دەوڵەتانی دەوروبەرمانی هیچ یەکێک کەیفیان بە چارەی کورد نایە با ئێمە لەناو خۆماندا کاکە ڕێک بکەوین ئەو ملەتە قوربەسەرەمان نەختێک خۆشگوزەرانی بۆ دابین بکەین نەختێک ڕەحم بەو ملەتە بکەین کاوە 32 ساڵە بەدەستمانەوە هاوەریەتی. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێرزاد شێخانی چاودێری سیاسی لەو لێرە و لەگەڵمان بوو وەروە سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین هەسوڕاوی دیاری بزوتنەوەی گۆڕا لە کەرکووکەوە لەگەڵمان بوو هیوادارین مێژووی کوردایەتی بوونمان مێژوونەتەوەی بوونمان لە جۆری نامیلکەکانی مامۆستا حلمی عەلی شەریفی ئەندامی ئەو کاتی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان و زراربەجی دەرگەڵەیی دووبارە نەبنەوە مێژوو ئەوانە نەنووسێتەوە بەڵکو مێژوو کوردایەتێکی ڕاستەقینە بنووسێتەوە وەکو ئەوەی سەرۆک بافڵیش لە دیداری یەکێتیدا لە کاتی خۆیان وتی ئێمە 45 ملیۆن کوردی ئەگەر ئێمە یەکگر و کۆک و تەبابین کەس ناتوانێت ئیرادەمان بشێنێت ئێمە لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان